ڕێز و سڵاوێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە بەرنامەی لێکدان و هەڵوێز لە قسمەتەوەی خۆشەویستدام چەند بابەتێکمان ئامادەیە بۆتان دەخوێنمەوە. بابەتیەکەمیشمان بەناونیشانی پرۆژەی سنووردارکردنی چەکداری عوسمانی حاجی مارف ئەم بابەتەی ئامادە کردووە. عەلی زەیدی جەخت لەسەر پابەندبوونی خۆی بە پرۆژەی بەرتەسەکردنەوەی چەک لە دەرەوەی پێگاتی حکوومەتدا دەکات. بۆ مانایی دەیەوێت بڵێت هەنگاوێکە و ڕنگدانەوەی ئیرادەی حکوومەتە بۆ بەهێزکردنی دەسەڵاتی دامەزراوە ئەمنی و یاساییەکان. بەڵام ئاشکرایە لە دۆخی سیاسی ئێستای عێراق و دەخەلەتی ئێران لە عێراقدا ئەم ئاراستەیە بۆ سنووردارکردنی چەکداری ڕوبەڕووی ئاستەنگی و تەحەدای جددی و بەرچاو دەبێتەوە. هەرەوەی کە دەیبینین بەشێکی زۆری میلیشیەکانی لایەنگری ئێران ڕەتی دەکەنەوە دەستبەرداری چەکەکانیان بن. تەنەنات هەندێک لە فراکسیۆنەکانی چوارچێوەی هەماهەنگی هەڕەشەیان کردووە کە ئەگەر ئەم ڕێبازە جێبەجێ بکرێت کە لە هاوپەیمانی شیعە دەکشێنەوە. گوتاری زەیدی لەبارەی چەکداماڵینی هێزە میلیشیەکانەوە گوایە ئەولەویەتێکە ناتوانرێت دوا بخرێت. بەمەش دەرگای بەڕۆی شەڕێکدا کردوێتەوە کە لە جێبەجێکردنیدا ئەگەری هەیە ببێتە دۆخێکی نالەبارتر. هەردوای چەند ڕۆژێک لەلایەن کەتایبی حیزبوڵڵاوە لە عێراق وەڵام بە زەیدی درایەوە کە دەڵێن ئەو چەکداریە ئەرکێکی بە کۆمەڵ و جیهادیە و ئەو کەسەی هەڵیان بژاردووە و خۆیان ڕێکخستووە وازی لێ ناهێنن. ئەمەش ئاماژەیەکی ڕوونە بۆ ڕەتکردنەوەی هەوڵەکانی حکوومەتی زەیدی لە هەوڵیدا بۆ کۆنتڕۆڵکردنی بڵاوبوونەوەی چەک. لە کاتێکدا کەتایبی حیزبوڵڵا دەوڵەتێکیان دەوێت هێزی چەکداری سربەخۆ قبوڵ بکات. ئەو هێزانەی لە چوارچێوەی هەماهەنگیدا عەلی زەیدیان گەیاندوێتە سەرۆکایەتی هەندێک پشتیوانی بۆ پرۆژەکانی قبوڵ دەکەن، بەڵام ئەم پشتگیریە مەرجدارە و پڕە لە ڕەخنەی نەوتراوە، چونکە هەندێک لە گروپەکان خاوەنی باڵی چەکدارین کە سەرچاوی دەسەڵاتی مزایدەکردنیان پێک دەهێنێت. واتە لەگەڵ هەر ڕاگەیاندنێکی پشتیوانیەکەیان بۆ پرۆژەکە تەنها لەبەر ئەوەیە نایەنەوێت ببێتە ململانێ و کێشەیە کە پێشوەختەش دەزانن ئاکامەکەی دۆڕانە. بۆیە هەوڵەدەن ژێربەژێر بەرخودی پرۆژەکە بگرن، یان بڵین ڕێگا لەو پرۆژەیە بگرن. لایەکی دیکەشەوە لیواکانی سەید شوهەدا هەڵوێستێک دەپارێزن کە هەر جۆرە گفتوگۆیەک لەسەر ئەو پرسە ڕەت دەکەنەوە. ئەوان جەخت لەوە دەکەنەوە کە هەڵوێستیان سەبارەت بە تەسلیم نەکردنی چەکەکان پتە و نەگۆڕە کە تایبی حیزبوڵڵا لەوە زیاتر دەڕوات و پرسی چەک بە نیگەرانیەکی ئەمنی ناوچەکە دەبەستێتەوە. پێداگری لەسەر ئەوە دەکات کە تا ئەو کاتەی هێزە بیانیەکان لە هەرێمی کوردستان جێگیر کراون وەک بەشێک لە هاوپەیمانی نێودوڵەتی بە سەرۆکایەتی ئەمریکا ئامادە نین گفتوگۆ لەسەر چەکەکانیان بکەن. هەرچەندە پرۆژەی سنووردارکردنی چەک پاڵپشتێکی سیاسیشی هەیە لە نێو خودی هێزە میلیشیەکاندا وەک موقتەدا سەدر، بەڵام جێبەجێکردنی کردەی و ئاسان نییە و زیاتر بە سینیارۆ دەچێت تا جددی بوون بێت لە جێبەجێکردنی پرۆژەکە، چونکە هێشتا بربەستەکانی پەیوەست بە هەڵوێستی هەندێک کۆتلە چەکدارەکان ڕەتی دەکەنەوە چەکەکانیان ڕادەست بکەن و نایەنەوێت تێکەڵ بە دامەزراوە فەرمیەکانی حکوومەت بکرێن. لە نێو میلیشیانەدا لیوایەکانی حیزبوڵڵای عێراق و بزوتنەوەی نوجەبا لە بۆ نەجیاوازەکاندا بە ئاشکرا دووپاتی دەکەنەوە کە چەکەکانیان چەکی بەرگریە، دەڵێن تابوونی بڵێن هێزی سەربازی ئەمریکی لە سەرخاکی عێراق دەمێننەوە، چەکەکانیان ڕادەست ناکەن. هەڵبەتە ئاشکرایە کە دوای ئەوەش هەر ڕادەستی ناکەن. ئەم هەڵوێستە جیاوازیەکی بنەڕەتی لە بەرامبەر هەوڵی عەلی زەیدیدا ئاشکرا دەکات کە سنووردارکردنی چەک بە ئەرک و پێداویستیەک دەخاتە ڕوو کە گوایە بۆ دامەزراندنی دەوڵەتە، بەڵام دیدگا و ئاراستەی هەندێک لایەن ئایندەی چەکەکانیان بە ڕەچاوکردنی ناوچەی و ئەمنیەوە دەبەستنەوە کە سنوورەکانی عێراق تێدەپەڕێن. پێدەچێت پرسی کۆنتڕۆڵکردنی چەک بوو بێتە تاقیکردنەوەی ڕاستەقینەی توانای حکوومەت بۆ بەرجەستەکردنەوەی دەسەڵاتی خۆی، بە تایبەتی کە حکوومەتە یەک لە دوای یەکەکان لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا دروشمی هاوشێوەیان بەرز کردێتەوە. بەڵام ڕوبەڕۆی ئاستەنگی سیاسیەوەنی بوونەتەوە کە ڕێگری لە جێبەجێکردنی ئەو ئاراستەیە کردووە. ئەلبەتە ئێستا تا ڕادەیەک دۆخەکە بە جۆرێک جیاوازە، بە تایبەتی کە دۆخی دوای شەڕی 40 ڕۆژەی ئەمریکا و ئێران فرسەتی داوە بەوەش بە بڵێن بە زەیدی مراوەخەیەک لەو بارەوە بکات. بەڵێ بنەران ئەم بابەتە ئیدامەی هەیە، بەڵام ناوبڕێکی کورد وەرەگریم و دەست پێ دەکەینەوە. بەڵێ بینەران دەست دەکەینەوە بە درێژەی بابەتەکە. گومانی تێ نییە کە سەرنەکەوتنی پرۆژەی کۆنتڕۆڵکردنی چەک پەیوەستە بە دۆخی سیاسی عێراق و پێک هاتەی حکوومەت
لە سەرەتاوە بە تایبەتی باڵادەستی ئێران بەسەر عێراق و دەخالەتی بەردەوامی لە پێگەێنانی حکوومەتەکاندا. لە هەمان کاتدا چۆنیەتی پەیوەندی نێوان دەوڵەت و کوتلە چەکدارەکان و هاوسەنگی سیاسی لە ناو خودی گروپە شیعەکاندا لە کاتێکدا حکوومەتەکان وەهایان نیشانداوە بۆ ڕێگایەدا دەڕۆن کۆنتترۆڵی چەکداری دەکەن و نەیانتوانیوە جێبەجێشی بکەن. کێشەکەوەیە کە خودی ئەو هێزە میلیشیانە هەمیشە بەشێک بوون لە پێگەێنانی حکوومەتەکان. لەلایەکی تریشەوە کوماری ئیسلامی لە ڕێگەی هێزەکانی پاشکۆی خۆی وەک هێزی میلیشیا دەوری سەرەکیان دیوە لە ڕەواژدان بەبوونی هێزی چەکداری لە دەروی دەستگاکانی حکوومەتی عێراقدا و تایبەتی لە پێگەێنانی هێزەکانی حەشتی شعبیدا کە بۆتە وزەی دەسەڵاتی شیعە. ئێستا جگەر لە دۆخی دوای ڕاگررتنی شەڕی ئەمریکا و ئێران چۆنێتی پێگەێنانی حکوومەتی عێراق ئاڵوگۆڕی بەسەردا نەهاتووە. بۆ مانایی هێزەکانی چوارچێوەی هەماهەنگی کە ڕۆڵی سەرەکی لە پێگەێنانی حکوومەتی عێراقدا دەبینن و ئێران هاوپەیمان و پشتیوانیانە دوای ئەم ماوەیە یان دوای ئەو شەڕەش لە شوێنی خۆیاندا ماون. حکوومەتێک لە عێراقدا لەسەر بنەمای بە پشتبەستن یان بەشبەشێنە و ڕێکەوتنی نێوان هێزە تایفی و ئیسلامیونەتەوە پەرستی پێک دەهێنرێت و جەختیشی لەسەر کراوەتەوە. ئاشکرایە کە حەشتی شعبی پایەکە بۆ هێزە شیعەکان و ئێران یاخود پایەکی بەهێزە بۆ شیعەکان و خودی ئێرانیش. ڕۆشنە کە دەستبەرداری نابن، بۆیە عەلی زەیدیش بە هەمان پرۆسەی بنبەستی حکوومەتەکانی پێشخۆی هەنگاو دەنێت و لە هاوسەنگی نێوان پێداویستیەکانی ئاسایش و سەقامگیری و ئایندەی دەسەڵاتی سیاسی لە عێراقدا دەرگیر دەبێت. لە هەمان کاتدا لە دۆخێکی ئاڵۆستری ناوچەکە و عێراقدا مامەڵە دەکات. پەرسی کۆنتترۆلکردنی چەک تاقیکردنەوەی پێشوەختەیە بۆ حکوومەتەکەی ئەلزەیدی. ئەمەش لەبەر ئەوە نییە کە تاکە پرس یان زەقترین پرسە لە کارنامەی عێراقدا، بەڵکو لەبەر ئەوەیە کە ئەو پرسەیە کە بە ڕوونی ئاشکرای دەکات ئایا دەوڵەت بە پرەنسیپی دامەزراوەیی و دەستگا فەرمیەکان بەڕێوە دەچێت یان بە پێی لۆژیکی بەردەوامی بەشبەشێنە و هێزی میلیشیا و دابەشکردنی دەسەڵات بەردەوام دەبێت لە کارکردندا. پرۆسەی شکستهێنانی زەیدی لەسەر ئەم پەرسە نەک هەر خەسارەیەکی سیاسیە بۆ حکوومەتەکەی بەڵکو بازنەی ئەو قیرانانە بەرهەم دەهێنێت کە عێراقی گرتێتەوە. هەروەها ئەو هاوکێشەیە لاوازتر دەردەکەوێت کە بانگەشەی زاڵبوونی یاسا و دەستور دەکات. ساڵانێکە عێراق لە ناوچەیەکی خۆڵەمێشیدا ماوەتەوە لە نێوان دوو وەڵامدا. هەر سەرۆگۆزیرانێک بەڵێنیەوە دەدات کە ئەم بوارە دیاری بکات و چارەسەری بکات، بەڵام کە پۆستەکەی بەجێ دەهێڵێت. هێشتا و پرسە لە شوێنی خۆیدا وەک خۆی ماوەتەوە. هاوکات ئەلزەیدی بەردەوامە لە هەوڵەکانی بۆ چارەسەرکردنی ئەم پرسە ئاڵۆزە بە ئامادەکاری بۆ کۆبوونەوەیەکی فراوان لەگەڵ سەرکردە ئەمنیەکان و نوێنەرانی ئەو میلیشیانەی کە ئامادەیی خۆیان بڕادستکردنی چەکەکانیان بە دەوڵەت ڕاگەیاندووە. لەلایەکی تریشەوە ئەوەی سەرنجڕاکێشە ئەو هێزانەی کە بڕیارە پشتگیری سیاسی لەم پرۆژەیە پێشکەش بە حکوومەت بکەن هەمان ئەو هێزانن کە خاوەنی هێزی میلیشیان و حکوومەت داوایان لێ دەکات دەستبەرداری چەکەکانیان بن. ئەمەش ناکۆکی جێبەجێکردنی پرۆژەکە نیشان دەدات، چونکە گەر لە باری عملی و واقعیەوە کارێکی لەو چەشنە ئەنجام بدرێت مانای کۆتایی دەسەڵاتی چوارچێوەی هەماهەنگی و دەخالەتی ئێرانە. بۆیە هەوڵەکانی چوونە ناو پرۆسەی ئەم پرۆژەیە زیاتر بە سیناریۆ دەچێت تا ئەوەی پێشبینی بکرێت لەسەر و ئاڵوگۆڕ لە حکوومەتی عێراقدا بکرێت، یان هەوڵێکی بێهودەشە و ناکرێت. ئاڵوگۆڕ لە حکوومەتی عێراق پێش هەموو شتێ دەبێت ڕاماڵین و پاکردنەوەی ئەو هێزانە بێت کە لەسەر بنەمای تایفی و ئیسلامی و نەتەوە پەرستی و حکوومەتی بەشبەشێنە و هاوسەنگی هێزەکانیان و بەڕێکەوتن حکوومەت پێک دەهێنن، تاڵانی دەکەن و دەستکەوتەکانیشی دابەش دەکەن. ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕێڕەوی حکوومەتەکانی عێراق لە ساڵی 2023 نیەوە هەموو سەرۆگۆزیرانێک نیازی خۆی ڕاگەیاندووە لە بەرامبەر ڕێخستنی بڵاوبوونەوەی چەک لە دەرەوەی دامەزراوە فەرمیەکاندا. لە کۆتاییشدا بناچەری خۆیان دیوەتەوە کە لە پراوێزی پرسەکەدا دانوستان دەکەن. مالکی وەک ئامڕازێکی تایبەت دەستگای بەرەنگاربوونەوەی تیرۆری دامەزران. عەبادی دوای شکستی داعش هەوڵیدا هێزەکانی حەشتی شەعبی ڕێک بخاتەوە. کازمی بەڕوونی پرۆژەیەکی بۆ سنوورداکردنی چەک ڕاگەیان تەنها لەبەر ئەوەی ڕوبەڕووی هێرشی موشکی دەبێتەوە. داینامیکی دەسەڵات لە ناو دامەزراوەی سیاسی شیعەدا کە دەسەڵات و ڕکابەری لە بەرژەوەندیدا پێش عەلی زەیدی و دوای عەلی زەیدیش بوونیان هەیە. جگە لەوەش پەیوەندی لەگەڵ ئێران کە پەیوەندی دامەزراوەیی و نزیک لەگەڵ ژمارەیەکی زۆر لە گروپە چەکدارەکان دەیپارێزێت. ڕەهەندێکی ناوچەیە کە بەردەوام دۆخی ناوخۆی عێراق ئاڵۆسەر دەکات. ئەوەی شایانی باسە
لە مادەی نوێی دەستوری عێراقدا بە ڕەشکاوی باز لەوە دەکرێت یان لەوە کراوەکە پێکهێنانی میلیشای چەکدار لە دەرەوەی چوارچێوەی دەستگا حکوومیەکان قەدەغەیە. زەیدی دوای کاریگەری جەنگی ئەمریکا و ئێران لەسەر عێراق و ناوچەکە دەیەوێت هاوسەنگیەک لە ململانی ئەمریکا و ئێران لەسەر خاکی عێراق ڕابگرێت. بۆ ئەمەش هەوڵ ئەدات بەو مادە دەستوریە پرۆژەکەی جێبەجێ بکات. بەڵام واقعی عێراق جیاوازە، لە چوارچێوەیەکی تردا بەڕێوە دەچێت و بە شێوەیەکی جیاوازیش کار دەکات. دەستور کاری پێ ناکرێت، بۆیە ڕێڕەوی زەیدی لەوانەی پێشخۆی باشتر نابێت. سیاسەتی یاساییشی ئەمریکا و تۆمبارەک ئەدریس سۆریانی ئەم بابەتی ئامادە کردووە بەم جۆرە دەست پێ دەکات. ماوەیەکە هەندێک لە چاودێرانی سیاسی کورد باز لە مەترسی هژمونی دیبلۆماسی بارەک دەکەن بە دۆستی عەرەب و تورک ناوزەندی دەکەن. ئەوە چەند ڕاستە باسی لێ ناکەم، من دەمەوێت چەند وشەیەک بنووسم لەسەر سیاسەتی ئاسایشی ئەمریکی. وەک ڕوونە هەموو سەرۆکۆمارەکانی ئەمریکا کە دەست بەکار دەبن ڕێنمایەکانی ئاسایشی نەتەوەکەی لە ڕوانگەی سیاسەتی خۆیاندا دەڕێژنەوە، هەڵبەتەش لە چوارچێوەی دەستور و یاساگشتیەکانی دەوڵەتی ئەمریکا. ترامپ هەڵکاری ڕێنمایەکانی سیاسەتی خۆی لە ساڵی 2025 زایانی خستە ڕوو. ناوەڕۆکی کارەکانیشی هەم ڕەهەندی استراتیژی و هەم بەرنامەی 4 ساڵی خۆی لە خۆ دەگرێت و زۆر جیاوازیش نییە لەگەڵ خولی ڕابردووی خۆی. ترامپ پێش ئەوەی بە سەرۆکۆمار بزانێ بڵێن خۆی بە بازرگانێکی گەورە پێناسە دەکات و دەڵێت ئەمریکا دەبێت ببێتە مەزنترین وڵات، ئەوەش بە زیادی بوونی سەرمایە و بەهێزکردنی ئابووری ناوخۆی. تا ئێستا لە مێژووی ئەمریکا 4 ڕێنمایی سیاسەتی ئاسایشی ئەمریکا کە لە 4 قۆناغی جیاواز نووسراون لەلایەن سەرۆکۆمارەکانی وڵاتەکە بوونەتە بەردی بناغی سیاسەتی بەڕێوەبردننی وڵاتەکە بۆ سەرۆکۆمارەکە. من بە کورتی باسی تەنیا دوودانیان دەکەم، چونکە ترم لە داڕشتنی خۆی سوودی لێوەرگرتوون و هەندێ بە بۆچوونی خۆی بۆ زیاد کردووە. نیکۆلاس ڕۆزباغ بەم شێوەیە پێناسیان دەکات. یەکەمیان کە ئاراستەی هامیلتۆن نییە، تیشک دەخاتە سەر ڕۆڵی دیار و بەرچاوی ئەمریکا لە ئابووری جیهاندا و پەیوەندیە بەهێزەکانی نێوان حکومەت و دارایی. ئەوە پەیوەندی بە ئابووری ناوخۆی وڵاتەکەی و وڵاتەکەەوە هەیە و ئەو لە سەردەمی خۆیدا کەمتر بیری لە دەورەی ئەمریکا کردوێتەوە. دووەمیان ڕێنمایی جاکسۆنی کە کەمترین ناڕاستی ئایدۆلۆژی هەیە و تایبەتمەندی ڕوونی پۆپۆلیزمی هەڵگرتووە. ئاسایشی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و خۆشگوزارانی ئابووری خەڵک دەپارێزێت، بەڵام پەیوەندیەکی نزیکیشی بەو باوەڕەوە هەیە ئەگەر وڵاتانی دیکە هێرش بکەنە سەر ئەمریکا تەنیا یەکشت گرنگە، ئەویش سەرکەوتنی خێرایە بە بەکارهێنانی سوپا و دروستکردنی دیوارێک لە دژی جیهانی دەرەوە. ترامپ هاتووە ئەو دوو ڕێنمایی لێکداوە و لە ناو سیاسەت یاساییشی نەتەوەی خۆی جێی کردوونەتەوەوە هەندێک ڕێنمایی تایبەتی خۆیشی بۆ زیاد کردووە کە زیاتریان پەیوەندی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هەیە. لەوانە هاوپەیمانی ناوچەیی و هاوڕێیەتی و سەرمایە گوزاری. هاوکات باز لەوەش دەکات کە ئێمە ڕاستە و خۆمان بەشداری ناکەین لە بنیاتنانەوەی وڵات و نەتەوەکانی تر. ئەوە بە دۆستەکانی ناوچەکەمان دەسپێرین. ئەگەر پێویست بوو یارمەتی سەربازیان دەدەین، چونکە ئێستا تێگەیشتنێکی هەمەلایەنە هەیە و هەڵڕەشەکانی تیرۆر دژی ئەمریکا و استراتیژی ئەمریکا بە تایبەتی وزاش کەم بۆتەوە. سیاسەتی یاساییشی ئەمریکا وەزارەتی جەنگ و وەزارەتی دەرەوە لە خۆ دەگرێت. هەموو باڵێزەکانی ئەمریکا دەبێت بە پێڕێنمایی سیاسەتی یاساییشی ئەمریکا کار بکەن و لەو چوارچێوە نەچنە دەرەوە. ئەگەر ڕاوێژکارێک یان باڵیۆزێک بۆ چوونی جیاوازی هەبێ دەبێت بۆ چوونەکەی بۆ ناوەند یاساییشی نەتەوەی ئەمریکا بنێردرێ و لەوێ شەو لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت و ئەگەر هات و بەشێکی یان بەشتێکی باشیان زانی دەبێت پێشنیارەکە بچێت بۆ کۆنگرێس و سەرۆکۆمار بڕیاری لەسەر بدات بە مەرجێک دژی ڕێنمایەکانی دیاری کراو نەبێت. تۆمبارەک ناتوانێت سربەخۆ دژی سیاسەتی یاساییشی ئەمریکا کارێک بکات کە پێچەوانەکەی بێت، بۆیە لێکدانەوەی بۆ وتەکانی ترامپ و بارەک بە هەر ئاراستەیەک بێ. ئەگەر شارەزای ڕێنمایەکانی ترامپ نەبین تووشی لێکدانەوەی هەڵە دەبین. سەرکردایەتی هەرێمی کوردستان دەبێت لەوە تێبگا ترامپ بە هیچ شێوەیەک باوەڕی بە دیموکراتی و مافی مرۆڤ و بەهاکانی مرۆڤایەتی نییە لە ناو ڕێنمایەکانیشی بوونیان نییە. ئەوە پۆپۆلیستێکی نوێ و ڕێنمایەکانی جاکسۆن پەیڕەو دەکات. ئەو بازرگانێکی سیاسی دەسەڵاتدارە پەیڕەوی ڕێنمایەکانی هامڵتۆن دەکات لە بواری ئابووری نەک تەنیا لە ناوخۆی وڵات بەڵکو لە جیهانیشدا. سەرمایە لەکوێ بێ ئەو لەوەیە
ئەو هەرگیز چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانی نەتەوەکانی بەکاری خۆی نازانێ ئەگەر دەستکەوتێکی بازرگانی گەورەی بۆ خۆی و دەوروبەرەکەی نەبێ. ڕاستە باڵێۆزەکانی ئەمریکا ڕۆڵیان هەیە لە چارەسەرکردنی کێشەکان و بەڵام باڵێۆزەکانی ترام زیاتر زاخەو دراون بە پەیداکردنی داهات و سەرمایە و پەیوەندە ئابوووریەکانی جیهانی کەمتر ڕوو لە کێشە سیاسیەکان دەکەن گەرچی بۆ کەڵەکەکردنی سەرمایەکی زۆرتری جێگیر جیهان پێویستی بە ئارامی سیاسی هەیە. ئەو ئارامیەش ئەو ئارامیە سیاسی جیهانیش پێویستیەکی هەنووکەیە بۆ سەرمایەدارەکانی ئەمریکا کە ترەمپیان کردووە بە سەر و کۆمار. بەڵێ بینەران لێرەدا دەچمان سەر بابەتێکی تر کە ناونیشانەکەی بەم جۆرەیە. شەکیرا و شێتی تۆپی پێ و جەنگی ئێران. محەممەد خۆشناوم بابەتی ئامادە کردووە و بەم جۆر دەست پێ دەکات کا بۆتان دەخێنەوە. پاڵەوانێتی جامی جیهانی 2026 زاینی با ڕێکخستنی هاوبەش لە سێ وڵاتی ئەمریکای باکوور، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و مەکسیک و کەنەدا بەڕێوە دەچێت. ئەمە چەندین دەیە. ویلایەتە یەکگرتووەکان چاوەڕوانی ئەو ڕوودا و وەرزشیە دەکات کە لەسەر خاکەکەی ئەنجام بدرێت و لە هەمان کادا مۆندیال گەورەترین ڕووداوی وەرزشیە لەسەر هەسارەکە. ویلایەتە یەکگرتووەکان و ئەو ڕووداوە لەژێر سێبەری جەنگ لەگەڵ ئەمریکا بەڕێوە دەبات، بە تایبەتیش کە وا بڕیارە جوانترین ئاهەنگی قەشەنگ بە بەشداریکردنی هونەرمەند شەکیرای گۆرانی بێژ و نووسەری گۆرانی و سەماکەرە سەحراویەکەی کۆڵۆمبیا کە ئێستا لە لۆس ئەنجلس دەژێت ئەنجام بدرێت. سەمای شەکیرا تێکەڵەیەکە لە کللتور و ئەفسانەی ئەمریکای لاتین وەک ژنەیاریکەرێکی تۆپی پێوایە کە گۆرانی بۆ جەماوەری تۆپی پێدەڵێت و بەهۆی سەرکەوتنەیەک لە دوای یەکەکانیشی بە تایبەتی لە مۆندیالی 2010 زاینیدا بڵین لە باشووری ئەفریقا گۆرانی وەکاوەکای گوت کە بووە گۆرانێکی نیمچە ڕسمی بۆ هەموو مۆندیالەکان و نازناوی شازادەی موزیکی ئەمریکای لاتینی لێنرا. دەبێت شەکیرا لەو مۆندیالە لە ئەمریکا چ پێشکەش جەماوەری تۆپی پێ بکات. لەلایەکی تر هەرچەندە وادەی یاریەکە نزیک ببێتەوە حساسیەتی ئیدارەی ئەمریکا زیاتر دەبێت بەرامبەر هەر ڕووداوێک کە ببێتە هەڕەشە بۆ سەر ئاسایشی پاڵەوانێتیەکە یان لە سەرکەوتنە ڕاگەاندنیەکەی و ئابوووریەکەی کەم کاتەوە. بۆیە پێشبینی دەکرێت کە ترەمپ خۆی لە جەنگێکی درێژخایەن یان فەوزە ئیقلیمی فراوان بەدوور بگرێت کە ببێتە هۆکار بۆ پەشێوی جوڵانەوەی گەشت یان بەرزکردنەوەی مەترسی ئەمنی یان مۆندیال بەرەو ڕووداوێکی سیاسی ببات لە جیاتی ئەوەی ببێتە ئاهەنگێکی وەرزشی جیهانی. بە تایبەتی وەستەرۆکە حەزی لەو کەش و هەوایە و دەزانێت بەهای وێنەی گشتی چەندە. ناخوازێت گەورەترین ڕووداوی وەرزشی کە ئەوە دەیان ساڵی شەچاوەڕوانین لەسەر خاکەکەیان ئەنجام بدرێت بیکاتە پاڵانوتیەک لە ژێر سێبەری جەنگێکی کراوەدا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش لەو مۆندیالە بە ڕووداوێکی نیشتیمانی و استراتیژی دادەنێت و کە لە ڕووی ئابووری و گەشت و گوزاریش سوودێکی زۆر بەو شارانە دەگەێنن کە یاری تێدا ئەنجام دەدرێت. بۆیە سەقامگیری ئەمنی و سیاسی وا دەکات هۆکارێکی گرنگ بێت بۆ سەرکەوتنی ئەو ڕووداوە جیهانیە. بەڵێ بینران و گوێگرانی خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی ئەم بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی هیوادارم بابەتەکانی بەدڵی هەموو لایەکتان بوو بێت. سپاس کە تاوکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمان نابوون.